خورماتوو یەکێک لە ناوچە دابڕاوەکانە ئەم شارە بە درێژایی مێژوو ململانەی زۆری لەسەر هەبووە بەهۆی گرنگی هەڵکەوتەی جوگرافیەکەیەوە. هاوڵاتیانی خورماتوو لە پاش دەرکەوتەکانی ڕفراندۆم لەم قۆناغی ئێستای قەزاکەدا پێکهێنانی هێزی هاوبەش بە زامنکردنی ئارامی و پاراستنی ئاسایشی سنوورەکە دەزانن. ئێمە پێشەوەی لە شار و خورماتەم و برایەتی کورد و تورکمان و عارەب ژن و ژنخوازیانە هینە بەڵام من دەستی دەرەکی تایە. پێش ئەوە پێشمەرگە سنوورەکانیە پارێز بەڵام ئێستا سنوورەکان هەموو بۆشایی تێکەوتووە. ئەگەر دەستی دەرەکی نوێمە لەم شارە توانین بژین. بۆ نمونە قایمقامی دووس ئیسا لە نەتەوەی تورکمانە دکتۆر حەسەن لە هێزی هاوبەش بێ لە سەرباز لە پێشمەرگە لە ئاسایش لە ئاسایش خۆمان لە ئەمن حکومەت ئاسایش هێزێ بێ کە هین عێراقی و پێشمەرگە تێکڵا بێ بڵێ زۆر باشترە لە ئێستا. ئیتر هیچ کاتێ داعش ناتوانێت هجوومکە هویە هیچ کێشیە نامێ لە ناو شاری خورماتووە. ئەبێ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغا هێزێکی هاوبەش دروست بۆ ئەم ناوچاوە چکەم ئەم ناوچە پێڵێن جێناکۆکی لە کەرکۆ تاگە دەخانەقیل مەڕاستی بۆشایەکی بەرفراوانی بەخۆی بینیوە و ئەگەر هات و هێزی پێشمەرگە بێت لەگەڵ هێزی حکوومەتی عێراقی بە هەر شێوەیەک بێت ئەم ناوچەمان بۆ بپارێزن لەبەرەوەی وەزعی خەڵکەکە زۆر زەمەترسیدایە ئەم وەزعی جوان ناڕۆت سەر بەڕاستی ناوی ئەم شارە بەس بۆ پێکاتی ئەبێ هەمومان پێکەوەکو بران و شارە بژین. قایمقامی نوێی خورماتوو ئاشکرای دەکات جگە لەو هەڵ و گفتوگۆیی نێوان حکوومەتی هەرێم و ناوەند لەسەر پرچی ناوچە دابڕاوەکان وەکو ئیدارەی خورماتووش لە هەوڵی پێکهێنانی هێزی هاوبەشدان. محاولاتمان هەیە و ترتیباتمان هەیە لە قیادات عليا لە بەغا طبعا من ئەلێم لە قیادات عليا لە بەغا طبعا علاقات هەیە زۆر باشە لەگەڵ هەرێم و بەغا ترتیبیان هەیە ئەو قسەکە هەیە و ئێمە محاولەتمان هەیە بۆ ئەو نقطە طبعا ئەو ئەگەر تطبیق بوو باشتر ئەگەر نزیک تطبیق بوو زۆر زۆر باشە بۆ هەمومان قوات مشترك بين قوميات حموي اشتراكك بأو قوات وتواجد كان لدوز أو لمناطق. المهم إما موضوع من لدوزة قصي كان بدوز زور باشا ومحاولات منزور هي أو محاولات منزور هي لقلب غا بو أو قصيك. قەزای خورماتوو لە ئێستادا لە 160 ئاوارە کوردەکانی گەڕاونەتەوە سەر حاڵ و ماڵیان بەڵام بەهۆی بۆشایی ئەمنی لە سنووری خەزاکە و جموجۆڵی داعش لە سێگۆشەی پارێزگاکانی سەلاحەدین و دیالە و باشووری ڕۆژئاوای کەرکووک بەردەوام دانیشتوانەکەی لە دڵ ڕاوکێدان. بۆیە هاوڵاتیان و ئیداری خورماتوو پێکهێنانی هێزی هاوبەش بە گرنگ دەزانن بۆ دابینکردنی ئاسایش و ئارامی سنوورەکە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.